بۆ دروستکردنی لەفەیەکی ئاسان پێویستمان بەنانی بازاڕە بێت، تەماتە و بیبەر و سنگی مریشک و پەتاتە و کەچەپێک. نانەکە دائەنین، کەچەپەکەی بەسەرا ئەکەین، دواتر هەموو ئەو پێداویستیانەی تەماتە و بیبەر و ئەتوانین پیازیش بەکاربێنین لەگەڵ سنگی مریشکەوە و دواتر جوان لولی ئەکەین وەکو لەفە وەک لە ڤیدۆکەدا دەرکەوتووە کە چۆن دروستیەکەین و دواتر لە ناو تاوەیەک جوان سووری ئەکەینەوە بە خواستی خۆت، چەندێک حەزت لێتی زۆر سوور بێتەوە یاخود کەم بەم شێوازەی کە لە ڤیدۆکەدا دیارە. دوای سوورکردنەوە هەر شتێک کە خۆت پێت خۆشە ئەتوانی لەگەڵی دایبنیت و ئامادەیە بۆ خواردن وەک لە ڤیدۆکەدا دیارە. ناوەکەی جوان ئەشتوانی لە جاتی کەچەپ ئاو تەماتە بەکاربێنیت یاخۆت دەتوانیت سنگەکە ورتکەی کەرۆزی بۆ بەکاربێنیت. بەم شێوازە جوان دەتوانین داهێنین و ئامادەیە بۆ خواردن. هەر خۆشەویستێک ئارەزوی ڤیدۆکردنی هەیە ئێمە ئەتوانین ڤیدۆکەی لێوەربگرین و دواتر بۆی پۆست بکەینەوە بە شێوازێکی جوان ڤیدۆمان بۆ بکەن و بۆمان بنێرن. ئەتوانین وەکو چاڵەنجێک بیکەین لەم ڤیدۆیانە. بە هیوای سوودکەیاندن بۆ خۆشەویست.